لەسەر سازکردنی فستیڤاڵی کاڵەکەکەم لە ناوچەی شارباژێر و بێگومان بە سپۆنسەری دەستگای میدیایی کورتسات. زۆر بەڕێز سیڤان یاسین کە بەڕێوەبەری کۆمپانیای مۆرینایە بۆ بازارکردن لە ستودیۆکەمان میوانمانە. کاک سیڤان بەخێربێی سەرچاو. چۆن بیرتان لە فستیڤاڵی کاڵک کردە و لە ناوچەی شارباژێریش؟ بەڵێ پێشێکی سپاس بۆ چاوپێکەوتنە، سپاس بۆ دەستگای میدیایی کورتسات کە بۆ سپۆنسەری سەرەکی فستیڤاڵەکەمان. ئێمە بەگشتی لە بواری بە بازارکردنا کارەکەین. کاتێک بیرۆکەی فستیڤاڵەکەمان پێگەیشت لەلایەن کۆمپانیای مۆریاس ڤیژن لەلایەن کاگارام قانە و کاک ڕەنج، دانیشتنێکمان لەسەری کرد، سێری بیرۆکەکەمان کرد، هەوڵماننا لە بیرۆکەکە تێبگەین. کاتێک کە بیرۆکەکە گەیشتە لای ئێمە ئەتوانم بڵێم پێویستی بۆ بوو لە ڕووی بە بازارکردنەوە هەندێک پلانی تری بۆ دابنرێت تاکو گەورە بکرێت. بەو شێوازە دەستمان پێکرد و بیریشمان لەوە کردەوە کە بەرهەمێکی زۆری کشت و کاڵیمان هەیە لە ناوچەی شارباژێری تەخت، دەشتی زەڵێ بەباشترین ناوچە ناوزەن دەکرێت کە کاڵەکی تایە و بۆیە ناویشمانە کاڵک. زۆر باشە. چالاکیەکە چۆن دەست پێکا و پلانتان چییە؟ بەڵێ چالاکیەکە لە 4/9 دەست پێکات، کاتژمێر 5 ئێوارە تاوەکو 10 شەو و بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت، چوارشەمە، پێنجشەمە و هەینی. و ئەم ناوچەیە لە بەرووی کە کۆتا ناوچەیە کە کاڵکتیا سەوز ببێ و لێ بکرێتەوە بەربوومەکەی، لە دوای ئەم ناوچەیەوە کاڵکی تر بەرهەم نایەت لە کوردستان بەگشتی. چالاکیەکانمان بریتە لە چالاکی هونەری کولتوری و لە هەمان کاتا ستەیجێکی جوانمانە بێت لەسەر دەستوری لادێ. چکە هەدەفمان لەوە بۆ کاڵک ڕازانەوێتانەوە نیە؟ وڵاهی حەزەکەم ببێ بە سوپرایزەوە، بەڵام دیزایانی سەر ستەیجەکە ئەوەی کە دێزانمان کردووە، ئامادەسازیمان بۆ خودی فستیڤاڵەکە کردووە، حەزمان کردووە ژیانی لادێ بێ. هەوڵمان ناوە کەمترین شتی مۆدێرنی دیا بەکاربێنین تاوەکو بێتە جێی سەرنجڕاکێشانی هاوڵاتیان و گەشتیاران. باشە، حەزەکەم بۆم باس بکەی کە چۆن نمایش بۆ کاڵک ئەکەن. بەڵێ ئەم بەروبوومانی کە لەو ناوچوانە لەو ناوچانە هەیە بە حکمی چواردەوری هەموو فستیڤاڵەکە دەشتێکی پڕ لە کاڵەکە و لە هەمان کاتا من ئەمێ باز لەوە بکەم ئێمە بەس کاڵکمان نییە، ترێمان هەیە، هەنجیرمان هەیە، چەندەها بەروبوومی ناوخۆمان هەیە لەو سنوورە، بەڵام بەبوونەوەی کە زۆرترین ڕێژەی کاڵک هەیە لەو سنوورە ئەو ناوماننا کاڵک، بەڵام لەگەڵیا چەندین جۆری میوەی تریژ نمایش بەدڵنیایی چەندین میوەی تریژ نمایشەکرێ و لە هەمان کاتیشە ئەتوانم بڵێم بەروبوومی ئاژەڵیش، یعنی بەروبوومە سپیەکانیش پێشکەشەکرێ. و ئەوەی کە ئێمە لەو فستیڤاڵە پێشکەشەکەین بەروبوومی جوتیارانە. خۆشبەختانە کاتێکم بیرۆکەیەمان ئاراستەی دەستگای میدیایی کورتسات کرد، کاک دێرین پێشوازی لە بیرۆکەکە کرد و توانی ببێتە سپۆنسەری سەرەکی فستیڤاڵەکە و هەڵسێت هەموو تیمی کورتسات هاوبەشی لەگەڵ ئێمە کارکا بۆ ئەم بابەتە. تاوان ئێمە زۆر دڵخۆشبین بۆ دەست پێشخەریە، ئەو دەست پێشخەریە زۆر بە گرنگ ناوزەن دەکەین بە حکمی ئەوەی کە ئەم فستیڤاڵە بۆ جوتیارەکان بەبێ بەرامبەریش بەشداریەکەن، یعنی وایمان نەکردو پارەیان لێ وەربگرین، هەدەفمان یەکشت بووە ئەو جوتیارانە بە فرۆشتنی کاڵەکەکەیان بە فرۆشتنی بەروبوومەکەیان دڵیان خۆشەوێت. بەس سازکردنی چالاکی و فستیڤاڵێک نییە لە هەمان کاتدا بە بازارکردنی بەروبوومی بە بازارکردن ئێمە لەو ئاراسەیە و بیری لێکەینەوە. ئەم جوتیارانە بەیانیان لە سەعات 4 بۆ 5 شنە سەر ئەرزەکانیان 4 و 5 ئەوارە گەڕێنەوە بۆ ماڵەوە، مەجای ئەویان نابێت بە بازاری بکەن. ئەمەژێکێکە لە کێشە سەرەکەەکانی جوتیاران و ئەو کەسانش ئەتوانم بڵێم ئاستی بیرکردنەوەیان بەو جۆرە نییە کە توانای ئەویان هەبێ وەک پێویست چالاکێکی لەو شێوازە ڕێبخەن. ئەم بیرۆکێشکە ئێمە دامانەوە چەندین فستیڤاڵی تریشمان کردووە و کۆمپانیای مۆرینا فستیڤاڵی سەرکەوتومان کردووە کە خەڵک هاتووە سەردانی کردوین و بەدڵیان بووە. ئێستا زۆر بە گەرم و گوڕیەوە جوتیارەکان پێشوازی لەم دەست پێشخەریەکەن کە دەستگای میدیای کورتسات هاو بەبێ بەرامبەر شوێنەکانی بۆ دابین کردوون. ئامانجلەی تەنها فرۆشتنی بەروبوومی ناوخۆیە، پاڵپشتیە بۆ بەروبوومی ناوخۆ و لە هەمان کاتا ئەمە ئاماژە بە ناونیشانی فستیڤاڵەکە بکەم. فستیڤاڵەکە لە سلێمانیەوە 45 دقە دوورە و لە دوای عربەتەوە نزیکی 10 دقە چارەکێک ڕێگەی لەسەر جادەی بەرزنجە ئێمە چینە ناو فستیڤاڵەکەەوە. لەوێ جادێکمان هەیە بە ناوی جادەی چناخچیان، بەم جادەڕێکەیە جادێکی قیری خۆشە چینە ناو فستیڤاڵەکە و چێژیشە بینین لە سروشتی ئەو ناوچەیە. ماوەی 3 ڕۆژی بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت. ئەوەی کە بەلامەوە گرنگەکە باسی بکەم،
ئێمە بەتەنیا شت فرۆشتن تارگێتمان نییە چکە ئەو خەڵکەی کێتە ناو ئەو فستیڤالەوە بێگومان لەگەڵ ئایلەکەی ئەوێ چێژ ببینێ لە کاتەکەی ئەو چالاکیە هوەری و کولتوریانەشمان کە ڕێخستۆ تا خەڵک بێتاقەت نەبێت لە فستیڤالەکە کاتێکی خۆش بەسەر بەرێ توانم بڵێم جێگێکی زۆر باشە بۆ ئایلە سەردانی بکە زۆر باشۆک و کۆمپانیاکەتان کە کارتان بە بازارکردنە سازکردنی ئەم جۆرە چالاکی و ئەم جۆرە فستیڤالانە چەندێک گرنگە کە ساڵانە چەندین جار دووبارە ببێتەوە. ئێمە ئازانین لە ئەم فستیڤالانی کاکرێت لە ناو شاری سلێمانیا هەرێکیان گرنگی خۆی هەیە هەرێکیان کاتێکە ئەم فستیڤاڵاکرێ ینی کۆمەڵێک گەنجە خاتە سەرکار ینی بڕواکە لەوانەیە پێت سیر بێ لە ناو فستیڤالە کەسێک کە شۆفڵی پێ ئیسفادی لێمە کردووە کەسێک کرێکارە ئیسفادی لێمە کردووە ئەو هەلیکاری کە دابی نەکرێت لە هەر فستیڤالێکە کە ئەنجام مەدرێت گرنگیکی خۆی هەیە لە ڕووی ئابووری و بەهایەکی باشی هەیە و لە هەمان کاتە ئەتوانم پێت بڵێم بەبوونیەوەی کە شاری سلێمانی بە شاری ڕۆشنبیری ناسراوە زۆر ئاشناین بە فستیڤال خەڵکی سلێمانی و چواردەورەکەی زۆری پێخۆشەکە سەردانی ئەو فستیڤاڵانەکە یعنی ئەتوانم بڵێم ئێمە بەبێ خەڵک ناتوانین فستیڤالکەین چکە گەر ئەو پێشوازێک گەرم و گوڕی خەڵکیش نەبێت لە فستیڤالەکانمان بێگومان ئەو خەڵکانە کە یەنە ناو فستیڤالەکانەوە زەرەرەکەم بەڵام خۆشبەختانە تا ئێستا ئەوانی کە بەشداریان کردو لە هەر یەکێک لە فستیڤالەکانی مۆریناکە کاری بە بازارکردنی بۆ کردووە تارگێتی خۆمان پێکاوە قەرەباڵغێکی زۆرمان دروست کردووە و لە هەمان کاتە ئێمە دووپاتیەکەینەوە ئێمە ئیش بۆ ئایلەکەین هەدەفمان ئەوەیە شوێنێک بگونجێنین بڕخسێنین کە ئایلە ڕووی تێ بکە هەر شوێنێکیش ئایلە ڕووی تێ بکە بێگومان شوێنێکی باش ڕاستە جگە لە نمایشکردنی چەندین جۆری میوە وەکو خۆت ئاماژەت پێکردووە سازکردنی چەندین چالاکی بێگومان شوێنەکە وەکو ئاماژەت پێکرد زۆر دوور نییە ئەگەر بە خێزان بن خواردن هەیە چێشتخانەی لێ بەڵێ چەندین خواردنی خۆشی کوردەواریمان هەیە ئەوەی کە لە ناو فستیڤالەکە لەبەرۆی ئێمە زیاتر کوردەواریانەیە فستیڤالەکە حەزمان کردووە خواردنەکانیشمان کوردەواریانە بێ کۆمەڵێک خاوەنکاری بەڕێز هاتوون کۆمەڵی خانمی دەزڕەنگین هاتوون کە لە ناو فستیڤالەکە بەشداریەکەن خواردنی کوردی دابینەکەن لە ناو فستیڤالەکە و پێشکەشی میوانەکانیەکەن ئەوەم ئەوەیە باس بکەم لە یەکێک لە پرۆگرامەکانی تریشا ئەو بابەتەم باس کرد ئێمە ئامادەین بۆ کەباب خواردنێ 2 ساعات ڕێگە ببڕین بەڵام بۆ پشگیریکردنێکیش لە جوتیارەکان با 45 دقیقە ڕێگە ببڕین ئەوەی کە بەلامەوە گرنگە ئەم جوتیارانە پێویستیان بە پاڵپشتی هاوڵاتیانە ئەم جوتیارانە بۆی بەرەبوومەکانیان ساغ ببێتەوە بۆ ئەوەی کاتێک ئەم جوتیارانە لە ساڵی داهاتووە بە گڕوتینەوە دەزمەنە ئەرزەکانیان و بیکێڵن و تۆی بێوکان پێویستەکە ئەمساڵ بەرەبوومەکانیان بەفرۆشکردنێک وایە لەبەرەوەی کە جوتیاران خۆیان لە پرۆژەیەکی گەورە و لە چالاکیکی گەورە و لە فستیڤالێکی گەورە شابین و دەستپێشخەرێکی زۆریش هەیە لە جوتیارەکانەوە جوتیارەکان بە گڕوتینێکی زۆرە بەشداریەکەن ئەمێ لەم بەرنامەیە ئەوە بڵێم هەر جوتیارێکی بەڕێز لە سنووری شارباژێری تەخت لەو ناوچەیانە بێ بەشداری بکە ئەتوانێت لە ڕێگەی ئەنجومەنەکانیانەوە پەیوەندیمان پێوەکە و ئێمە بۆیە ئەنجومەنەکانمان هەڵبژاردەوە تاوەکو ئەم فستیڤالە بە دوور بێت لە بەروبوومی هاوردە ئەنجومەنەکانیان بێگومان ئەزانن کە ئەو جوتیارانە خاوەن باخن یاخودنە بۆیە فلتەرێکمان داناوە لەو ڕۆ تاوەکو بتوانین بە دروستی فستیڤالەکە بەرین بەڕێ زۆر باشە چەند ناوچەی کوردستان هەیە کە ئەشێت فستیڤالی گەورەی لە شێوەیە تیا بکرێت من ئەتوانم بڵێم لە ناو کوردستانە بەشێکی زۆر هەیە یعنی ئێستا خۆشببختانە فستیڤالی هەنار هەیە فستیڤالی ئەوە کاڵک دروست بوو ئەکرێ فستیڤالی تریشە دروست بێت بۆ ترێ و بۆ هەرێکێک لە بەرهەمەکان بەڵام بابەتێک هەیە لێرە ڕێخەر زۆر مهمە لەناو ئەو فستیڤالانەیە ڕێخستنی سەرەتا گرنگترین خاڵە بۆی ئەم فستیڤالە بگا بە ئامانج و ببێتە فستیڤالێکی ساڵانە ئێمە زانین فستیڤالی کاڵک یەکەم فستیڤالەکە دەرەچێت توان بڵێم لە سنووری کوردستانە تا ئێستا لەژێر ئەو ناوەیە بۆ دروشمەوە کاری لەسەر نەکراوە بەڵام بڵێ زۆر ناوچەمان هەیە یعنی ئەتوانی لە دەشتێک هاتۆ فستیڤالکەی گرنگ ئامانجی فستیڤالەکەی ئامانجی ئێمە زۆر ڕوونا ئەمانەیە پاڵپشتی لە بەروبوومی ئەو جوتیارانە بکەین ئەمانەیە بەرهەمەکانیان ساخێنەوە و ئەشمانەیە لەسەر جادە بەرهەمەکانیان بە فڕێدرایی نەبینین چەند جار بەرچاومان کەوتووە کە بەرهەمەکانیان لەسەر جادێ ئێمە گریانمانەیە بۆ ئەو حاڵەتە نامانێت ئەو شتە ڕووبا بۆیە لە سۆنگەی بەرپرسیارەتیمانەوە هەڵساین
پلانێکی مارکتینمان داناوە کە بتوانین بەربوومیان بە بازارکەین و بە باشە. بازارکردنیش گرنگترین خاڵی بەربوومە. باشە یەک خاڵم پێ بڵێ یاخود گرنگترین خاڵ لە پرۆمۆشنکردن بۆ با بڵێن بە بازارکردنی بەرهەمەی جوتیارەکان کە ئێوە پلانتان بۆ داناوە چییە؟ بەڵێ گرنگترین خاڵ کە ئێمە ئاماژەمان پیاوە بۆ ئەوەی کە ئەو بەربوومانە ساخ بکەینەوە لە ناوەکەیەوە دەست پێەکە جایەکێک لە شعارەکانمان ئەڵێن کاڵەخۆری یا بێستان ڕنی ئەم قسێ زۆر باوە لە ناو کوردیا بۆیە ئەم قسێشمان هەڵبژار لەبەرەوەی کە هەمومان ڕۆژێک لە ڕۆژان گوێمان لێ بوو ئەڵێن ئەگەر کاڵەخۆریت ئەوە فەرمو بە حازری لێمان دامانناوە ئەگەر بێستان ڕنی بێستانەکەشمان هەیە یعنی ئەتوانم بڵێم حل لە شەڕێکەکەمان بڕێەوە دەستەکانە خۆش بێ سپاس دەکەم ئێوارێ میوانی ئێمە بووی زۆر سپاس بۆ بەڕێز سیڤان یاسین بەڕێوەری کۆمپانیای مۆرینا بۆ بازارکردن جارێکی تر بەخێرات.